سوتاندنی یەکێک لە چادرگەکانی پەناخوازان لە ناو دارستانی کالێ لە فەڕەنسا بە یەکەم کاردانەوەی هێرشەکانی پاریس ناو دەبرێت کە بە پێی ڕاگەیاندنەکانی فەڕەنسا بە ئەنقەست و بە مەبەستی تۆڵەسەندنەوە بووە. لە ئێستادا ئەگەری دروستبوونی جۆرێک لە ڕق و کینە لە دڵی گەلی فەڕەنسا بەرامبەر بە ڕەوەندی موسڵمانەکانی فەڕەنسا لە ئارادایە کە لە سەدا 8 دانیشتوانی ئەو وڵاتە پێکدێنن. لە نوێترین کاردانەوەشدا بێرنار کازنۆف وەزیری ناوخۆی فەڕەنسا ڕاگەیاند لە کۆبوونەوەی داهاتووی حکوومەتی فەڕەنسادا بڕیار لەسەر داخستنی ئەو مزگەوتانە دەدرێن کە بانگەوازی ڕق و ئاژاوە ژێڕی دەکەن لە وڵاتەکەیدا. بەپێی دواهەمین زانیاریەکان دوان لە خۆکوژەکانی پاریس کۆچبەر بوون و هەشتەم هێرشبەریش هەڵاتووە. پۆلیسی بەلجیکاش هەڵمەتێکی گەڕانی بۆ دەستگیرکردنی دەست پێ کردووە. سەلاح عەبدولسەلام هەڵگری ڕەگەزنامەی فەڕەنسیە و هەشتەمین بەشداربووی ڕووداوەکانی پاریس بووە و برای ئیبراهیم عەبدولسەلامە کە یەکێک بۆ لە خۆکوژەکان. بە بڕوا چاودێرانی بارودۆخی فەڕەنسا دوای ئەو هۆژداریانەی کە کەسایەتی ڕاستڕاوەکانی فەڕەنسا داویانە حکوومەت لە ئەگەری بوونی کەسانی توندڕە و لە نێو پەناخوازاندا بە دووری نازانن حکوومەت لە ژێر ڕەزایی جەماوەریدا ناچار بێت سیاسەتی خۆی بەرامبەر بە پەناخوازان بگۆڕێت. لەو چوارچێوەیەدا ڕۆژنامەی گاردیانی بەریتانی دەڵێت لە لووتکەی گروپی 20دا گفتوگۆ لەباری مەترسی بوونی چەکدارانی داعشکراوە لە نێو ئەو کۆچبەرانەی کە دەچنە ناو وڵاتانی یەکێتی ئەوروپاوە. ئەوەش دوای ئەوەی ئاشکرا بوو کە یەکێک لە هێرشبەرەکان لە پاریس شوناسی سووری پێبووە. بەوتەی ڕۆژنامەکە لە لووتکەکەدا ناکۆکی دروست بووە لە نێوان ئەو وڵاتانی کە بەرگری لە چاودێریکردنی توندی سنوورەکانیان و ڕێگرتن لە هاتنی کۆچبەران دەکەن. جان کلۆد یونکەر سەرۆکی یەکێتی ئەوروپا دەڵێت نابێت بە یەکچاو سەیری ئەو پەناخوازانە بکرێن کە دێنە ئەوروپاوە. وتیشی هێرشەکانی پاریس تاوانبار ئەنجامی داون نەوەک پەناخوازان. هێرشەکانی پاریس ترسی لای ئەڵمانیاش دروست کردووە کە شەپۆلی پەنابەران ڕووی لە وڵاتەکەیان کردووە. هەر بۆیە ئەو لایەنانی کە داوای داخستنی سنوورەکانی ئەڵمانیایان کردبوو لە بەردەم پەنابەراندا ئەو هەلە دەخواستنەوە بۆ ئەوەی فشاری زیاتر بخەنە سەر حکوومەت. هۆرست زیهۆڤەر سەرۆکی حکوومەتی باڤاریا دەڵێت دەستگیرکردنی ژمارەی گومان لێکراو لە هەفتەی ڕابردوودا کە هەوڵیاندا بوو مادەی تەقینەوە لە نێوان سنوورەکانی ئەڵمانیا و نەمسا بگوازنەوە پاساوێکی بەهێزە کە دەبێت پێناسی ئەوانە بزانرێن کە دێنە ناو ئەڵمانیا یان پیایدا تێپەڕ دەبن. بەڵام ئەنگەلا مێرکەل ڕاوێژکاری ئەڵمانیا لە یەکەم ڕۆژی دانیشتنی لووتکەی گروپی 20 لە تورکیا پێداگری کرد کە نابێت تاوانی ئەنجامدانی هێرشەکانی فەڕەنسا بخرێتە ئەستۆی ئەو پەناخوازانەی کە لە دەستی تیرۆر هەڵاتون. لەلایەکی ترەوە کۆنڕاد زیمانسکی وەزیری کاروباری ئەوروپا لە پۆڵەندا ڕایگەیاند لە دوای هێرشە خوێناویەکانی پاریس چیتر وڵاتەکەی ناتوانێت بەپێی ئەو پشکەیەکێتی ئەوروپا بۆی دیاری کردووە پەناخواز وەربگرێت. زیمانسکی ئاماژەی بەوەش کرد حکوومەتی داهاتووی پۆڵەندا پابەت نابێت بەو سیاسەتەیەکێتی ئەوروپاوە. ئەو لێدوانانی بەرپرسانی ئەوروپا لە کاتێکدایە بەپێی ئامارەکانی پۆلیسی یەکێتی ئەوروپا لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا کەمتر لە 200 هێرشەکانی سەر ئەوروپا پاڵنەری ئاینیان لە دواوە بووە. کاروان شێخ موحسین، ئەم